سڵاو لە بینەران و بیسەرانی بەڕێز ئەمڕۆ ڕێکخراوی داپۆک لە شاری لەندەن لە بەردەم کۆنسڵخانەی عێراق کردبوونەوەیەکی ڕێکخستووە بۆ پشتگیری لە مامۆستایان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ڕێکخراوی داپۆک بە ئەرکی لە پێشنەوەی خۆی دەزانێت کە دژی هەر ستەم و زوڵم و کە بەرامبەر بە هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەکرێت داپۆکیان لێ بکات. لە ئێستاشدا بنەماڵەی بارزانی و تاڵەبانی بەردەوامیان هەیە. هەر دوێنێ و ئەمڕۆ چەندین چالاکوان و پەرلەمانتار و ڕۆژنامەنووسیان دەستگیر کردووە بە هۆکاری ئەوەی کە بەرنامە و پلان هەبووە بۆ گربوونەوەی لە دژی نەدانی موچەی هاوڵاتیان. ئێستا دەسمەلای ئامادەبوان بۆ گرتی لێدوان. ئێمە وەکو ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا بە تەواوەتی دژی ئەو ڕژبگیریەین کە یەکێتی نیشتیمانی گروردان لە سلێمانی بەرامبەر مامۆستایان و ڕێکخەرانی خۆپیشاندانەکانی گرتویانەتە بەر و ئێمە بە تەواوەتی سەرکۆنێ و هەڵوێستاکەین سەرکۆنێ و کارە قێزە و ناکەین کە یەکێتی و هێزە ئەمنیەکانی لە سلێمانی گرتویانەتە بەر بەرامبەر بە ڕێکخەرانی خۆپیشاندانەکان و بە تەواوەتی پشتگیری مامۆستایان و فەرمانبەرانەکەین کە ژماوەی 6 ڕۆژە موچەی خۆیان وەرنەگرتووە، شایستەدارەکانی خۆیان وەرنەگرتووە بە تەواوەتی دژی ئەو هەوڵە نەزوەکەین کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پارتی و یەکێتی پێکەوە دژی موچەخۆران ئەنجامێدەن. ئەمڕۆ ئێمە لێرەین کۆبوونەوە لە بەردەم سەفارەتی عێراق لە لەندەن بۆی دانەکردنی دەستگیرکردنی ئەو ڕۆژنامەنووس و ڕێکخەرانەی و چالاکیە کە لەسەر مافی حەق و ڕەوای خەڵکی کوردستان هاتوونەتە جواب لە دژی پێنەدانی موچەی مامۆستایان کە مافێکی ڕەوای خۆیانە. وەکو ڕێکخراوی داپۆک لێرە کۆبوونێتەوە کە پشتگیری مامۆستایان و موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەین، مامۆستایان و فەرمانبەران کە چەند مانگێکە تا ئێستا موچە دابەش نەکراوە. ئەمەش بارگرانێکی زۆر کەوتوتە سەر هاوڵاتیان کە ناتوانن بژێوی ژیانیان دابی بکەن. بەڕاستی ئەمەش هۆکارێکە کە هاوڵاتیان لە کوردستان ژیانێکی بەڕاستی ناڕەحەتیان هەبێ و هەروەها یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە چەندی پەرلەمان تارکە گیراون بەبێ هیچ هۆکارێک تەنها ئەوە بووە کە دەنگی حەقی خۆیان بگێنن بە هۆکارەوە گیراون. ڕێکخراوی داپۆک خۆپیشاندانێکی ڕێکخستووە بۆ پشتیوانی لە مامۆستایان. بەشایانی باسە ئەمڕۆ مامۆستایان بە ئاماشیەوە لە هەرێمی کوردستان خۆپیشاندانێک ڕێک دەخەن و بەداخەوە ڕێگرێکی زۆر ئەکرێت کە خۆپیشاندانەکان لە کوردستان ڕێک نەخرێ و چەند کەسێک دەستگیر کراون. بۆیە لێرەوە من ئەمێم هۆنراوەی پێشکەشکەم دەڵێم شەماڵ وەرە دزەکان ڕاماڵە، شەماڵ وێرانیان کرد هەرچی ماڵە، شەماڵ نیشتیمان لە دەستی ڕێویدایە، مامۆستا خەبات ئەکا بەڵام ناوی نایە، ڕسم بڵاو دەکەنەوە لە ناویانە بەڵام لە پشتەوە ڕاوە ساون ڕێویانە. ڕۆژی ئێمەش دێ دڵنیا بە شەماڵ ڕایان دەکێشم بەپەت وەکو گەماڵ. وەکو ئەندامی داپۆک هاتوونە پشتگیری هاوکاری مامۆستان و خۆئینی ئەندامانی کوردستان بکەین. زۆر بەداخەوە بۆ حکوومەتی عێراق و بۆ حکوومەتی هەرێم مەعاشەکە نادەن بۆ ملەتە و ئەو خەڵکیان چەساوام کردووە و چەند مانگێکە مەعاشیان نەداوە و زۆر بەداخەوە بۆ حکوومەتی عێراق یاری بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەکات و زۆر سوپاسان ئەکات. ئەمڕۆ وەکو ئەندامی ڕێکخراوی داپۆک بەرزاریمان کرد لە خۆپیشاندانێک سەبارەت بە موچەی هەموو چین و توێژەکانی هەرێمی کوردستان و دەست بە دەسەڵاتی یەکێتی و پارتی داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەین هەڵوێستی جدیان هەبێت لەم بابەتەیەوە داوا لە ڕێکخراوە نەدەوڵەتیەکانەکەین کە هەڵوێستی جدیان نەبێ بەرامبەر بە دەسەڵاتدارانی هەرێم لە پرسیۆنەوەیان لەگەڵدا بکرێت و ئەگەر حکوومەتێک نەتوانێت موچەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکە باشتر وایە دەست لە کار کێشێتەوانێت. هۆکاری ئەمەدیمان لێرە ئێمە بڕین و خواردنی قوتی خەڵکی لەلایەن هەردوو حزبی دەسەڵات پارتی و یەکێتیەوە کە ئەو بۆ ماوەی 2 مانگە بێ موچەی خەڵکی هەرێمیان سەوت کردووە و داهاتی ناوخۆ و داهاتی خاڵە سنووریەکان لە عقدی نەوتووە هەموو شتێکیان دەست بەسەراگرتووە ئامادەنین موچەی خەڵکی بکەن. بۆ هۆیشەوە حکوومەتی عێراق تاوانبارەکەن خۆ هەرچەند بەتەکیش حکوومەتی عێراق تاوانبارە بەڵام هۆکاری سەرەکی ئەم نەبوونی موچە و قەیرانی دارایی پارتی و یەکێتیە دەستیان بەسەر هەموو شتێکا کردووە خۆیان و ماڵ و منداڵیان بوونەها ملیۆنەر و چەندەها ڤێلا و کۆشک و تەلاریان هەیە خەڵکیش دەبرساوە خەریکان برێ لەسەر و ئەوە شۆ بە خەڵکی ئێڵێن ئێمە ئامادە نین کەرامەتی خۆمان بدۆڕێن بۆ موچە و بۆ پارە لە کاتێکە خەڵک لە برسیان هیچ خەڵک ئاوا برسی نەبووە لە هیچ کاتێکا خەڵک ئاوا تووڕە نەبووە
لە هیچ کاتێکا خەڵکەوە پێویستی بە ئەو شانە لە کوردستان بوو. لێمە وەک ڕۆندی کوردی هۆکاری گربوونەوەکەی ئیمڕۆمان سەبارە بە سیاسەتی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستانە لەلایەن هەردوو حیزبی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ حکوومەتی بۆ هیواداری کۆتایی بەم برسیەکردنە بێت. لەماوەی یەک مانگی ڕابردوودا ئەوە بۆ جاری دووەمەکەمە ئێمە لێرە کۆ دەبینەوە بۆ هەمان بابەت بۆ دەربڕنی ناڕەزاتی جی ئەو پێشەلکاریانە کە لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان بنەماڵەی بارزانی و یەکێتی کە بە پێنەدانی موچەکانیان بۆ فەرمانبەران و مامۆسان و ئێمە لێرەوە دەمانێت بە هەردوو حیزبی دەسەڵاتداری دزڕا بگەێنین کە لە هیچ سەردەمێکدا زوڵم وستەم تاکو سەر نییە بەڵکو ڕۆژێک دادپەروەری هەر سەر دەکەی و ئێمەش هەر بەردەوام دەبین تاکو بە مافی خۆمان و فەرمانبەران و مامۆسانیش دەگەین. کاری ئەمەدە بووین ئێمە ڕێکخراوی داکۆ ئەندامای ڕێکخراوی داکۆ بۆ بەگەجاچوونەوەی ئەو گەندەڵی حکوومەت عێراق و حکوومەت هەرێمی کوردستانە و برسیکردنی فەرمانبەران و خەڵکی کوردستان. کەم هۆکاری بە خۆپیشاندان و هاتنمان بۆ ئەمڕۆ بۆ پشتگیریکردن و فەرمانبەران و مامۆسانی هەرێمی کوردستانە وەکو چالاکەوانێکی ئەندامی ڕێکخراوی داکۆ پشتگیری مامۆسان و فەرمانبەرانی کوردستانەکەین.